ئەمڕۆ کاتێکەکە ڕۆژ ژمێر سیر بکەن 23 مانگی نیسان ڕۆژەکە دیاریکراوە بۆ کتێب بووە مافی خاوەندارێتی نووسەر هەر بۆی ئێمەش ئەم دەرفەتەمان بە هەلوەرگرتو بۆی کە لەسەر ئەم بابەتە زیاتر گفتگۆ بکەین کە چۆنەکرێ هەر لە لای خۆمان هەم مافی نووسەر بپارێزرێت هەم ئەوەی کە نووسەر لەسەر ئەو لاپەڕانەیە ئەی خوڵقێنێت وا بکات بچێتە لای خوێنەر وە چۆن لە ڕاستیە ئەم ئاشتی لە نێوان نووسەر بەرهەمە نووسراوەکان و خوێنەر دروست بکرێت بۆی کە لەسەر ئەم تەورەش گفتگۆ بکەین بەڕێز عەتا قەرەداغی نووسەرمان لە ئامادەی داوای لێکرد فەرموویەتە لامان ئامادە بێ. سپاس. ڕۆژتان باش. ڕۆژی جەنابەت باش بەخێر بێت. دانیشم هەر ئەمی لای ئێمەوە. سڵاتان لێ بەخێر بێت. ئەمەش دابنیم لێرا بێ وەنیا کێشەنی هەر لەسەر بێدەنگەکەدا نابە سایلنتت بێت تەواوە. بەخێر بێ مامۆستا ڕۆژەکە لە بەڕێز زۆر سپاس و هاوکارانت پیرۆز بێت. لەیەوەش پیرۆز بێ و ئیشەڵا ڕۆژێکی پیرۆزە خۆی لە ئەسڵا و هیوادارم ئەمە سەرەتاش بێ بۆ هەنگاونانی زیاتر و بەرەو سەرکەوتنی باشتر و بەرەو ئایندێکی گەشتر. ئیشەڵڵا کاتە هەرمەدەم ڕۆژەکە تایبەتە بە ئێوە خۆ چۆن باسی کتێبەکەی مامۆستا بە پێی و ئەزمونەی کە لە بواری نووسین ناهەتا. بڵێ خۆی پرسیارەکە ئەمەیە ئەگەر ئێمە بپرسین کتێب چییەوە چ پەیوەندیشی بە ئێمەوە هەیە بەڕاستی ئاشکرایە کە مرۆڤ لە دروستبوونیەوە بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیەکی زۆری هەیە بەو بوارەوە کە بواری ڕۆشنبیری بواری فکری بواری کەلتوریە لە سەردەمەکانی کۆن هەمومان زانین کاتێککە نووسین نەبووە هەموو شتێ بەزارەکی گواستراوەتەوە و کۆمەلگای دەرەوەی نووسین بۆ یا کۆمەلگای زارێکی بووە بەڵام لەو کاتی کە نووسین پەیدا بووە نووسین هاتوۆتە کایەوە وە خوێنەواری دروست بووە مرۆڤەکان هەوڵیان داوە بیر و بۆچوون و ئەندێشەکانی خۆیان تۆمار بکەن لە ڕێگای نووسینەوە ئەو نووسینەش سەر ئەنجام ئەگەر لە سەرتاوە بە شێوەی لەسەر تابلۆ لەسەر بەرد و لەسەر قڕ و لەسەر چی بووێ بەڵام سەرئەنجام گەشتوتە ئەوەی کە ئەمە لەگەڵ دۆزینەوەی چاپ و لەگەڵ دۆزینەوەی دروستکردنی کاغەزدا ئەمە بکەوێتە سەر کاغەز و بیر و بۆچوون و ئەندێشە و خەیاڵەکانی مرۆڤ و بۆچوونەکانی مرۆڤ لە سەر کاغەز تۆمار بکرێ ئەم تۆمارکردنەش بە مانای ئەوەی کە سەرەتایە بۆ دروستبوونی کتێب و کتێبیش بە مانای یا بەواتای ئەوە دێ کە چوارچێوەیە کە بۆ هێشتنەوەی کۆی بیر و بۆچوونەکانی مرۆڤەکان ئەوانی کە خاوەن بیر و بۆچوون و لێکدانەوەن بۆ نەوەکانی ئایندە بۆ یە گرنگی کتێب بۆ ئێمە ئەوەیە هەر ئەوە نییە کە کتێب باسی ئێمە ئێستەمان بۆ دەکا کتێب بریتیە لە هەڵگری کۆی ئەزمونونەکانی ژیانی مرۆڤایەتی لە ڕابردووە بۆ ئێستا و لەسەر ئەو بنەمایش نیشاندانی ئاسۆیەکە بەرەو ئایندە بۆ یەکەواتە دەتوانین وەها سێری کتێب بکەین بە ڕاستیەکەی بێجگەلەوەی کە کتێب وا خوێندنەوە دەبێ بە هۆی فراوانکردنی ئاسۆی مرۆڤ دەبێ بە هۆی چاوکردنەوەی مرۆڤ دەبێ بە هۆی تێگەیشتنی مرۆڤ لە پاڵ هەموو ئەوانەشا ئاسوویەک دەکاتەوە بۆ ئەوەی کە ئێمە چۆن لە ئایندە دەڕوانین و چۆن ئەتوانین ئایندەی خۆمان بە شێوەیەک بنیاد بنێن و بە شێوەیەک دروست بکەین کە شایەنی گەورەی مرۆڤ خۆی بێت. مامۆستا ئەتا ڕەوان پابلۆ نێرۆدا شعرێکی جوانی هەیە ئەڵێ ئەگەرەتەوێت لە مردنی وردە وردە دوور بکەیتەوە یەکێک لە ڕێگەکان بەدەم بۆ نەگەشتکردن و هەموو ئەمانەوە کتێب خوێندنەوەیە. بڵێ تۆ بیر لەوە بکەرەوە وەرزشەوانێک بۆ ئەوەی کە توانای وەرزشکردنی نەمرێت بەردەوام پێویستە ڕاهێنان کە بەردەوام درێژە بە وەرزشەکەی بدا وەرزشەوانەکان کە تەنانەت ئەچنە تەمەنێکەوە کە ناتوان وەرزشی قورس ئەوەی کە گرانە بیکەن جۆرێک لە وەرزشی سوک ئەکەن بۆ ئەوەی کە جەستەیان هەر بە چالاکی بمێنێتەوە. کتێب بریتیە یا خوێندنەوە بریتە لە خۆراکدانی مێشک بێگومان مێشک لە جەستە زیاتر پێویستی بەوەیە کە بە زیندوهی بهێڵڕێتەوە و ئەگەر ئەم مێشکە ئەم عەقڵە ئەگەر ڕاهێنانی بەردەوامی پێ نەکەیت و بەردەوام زیادە نەخەیتە سەر ئەوەی کە کۆی کردوێتەوە بەردەوام وردە وردە پەکی دەکەوێت لە کار دەکەوێت و وای لێ دێت توانای کارکردنی نامێنێ بۆیە بەڕاستی خوێندنەوەی بەردەوام کە خوێندنەوەی بەردەوامیش بە مانای کتێب بە مانای نووسین بریتە لە خۆراکدانی مێشک و بریتە لە هێشتنەوەی مێشک بە زیندویی و ئەوانەشی کە دەبینین لە مێژووی مرۆڤایەتیە بیرمەندەکان
خوێنەرە هەرە باشەکان نووسەرە هەرە باشەکان مەگەر بەدەگمەن هەتاکو تەمەنێکی ئەوەش کە تەمەنێکی ئەچێتە سەرەوە ئەبینی مێشتیان بە زیندویی ماوەتەوە و تەنانەت بەشێکی زۆر هەتا ساتەکانی مردن ئەتوانن بەخشی گەورە پێشکەش بکەن و ئەوەی کە لە خوێندنەوە کۆیان کردوێتەوە و کاریان پێکردووە و مێشتیان فراوان بووە ئاسویان فراوان بووە ئەتوانن هەم لە ڕێگەی نووسینەوە هەم لە ڕێگەی قسەکردنەوە هەم لە ڕێگەی هەڵسوکەوتەوە هەم لە ڕێگەی ڕەفتارکردنەوە بە شێوەیەکی دروست و جوانی ئەو تۆ دەری ببڕن و پەخشی بکەنەوە کە بۆ دەرەکەوێ ئەمە لە خۆ نیە بەڵکو ئەمە سەرچاوی گرتووە لەکوێوە سەرچاوی گرتووە لە ئەزمموی ژیان و لە خوێندنەوەی بەردەوامەوە. باشەمە مەسا ئەم ڕۆژە تایبەتمەندی خۆی هەیە لە زۆرینەی وڵاتانە بۆ یادکردنەوەی ئەم ڕۆژە چالاکی جۆرا و جۆر ئەنجام بدرێت لە کوردستان لای خۆمان تا چەند گرنگی بەو چالاکیان نادرێت تا چەند گرنگی بەم ڕۆژادرێ کە ڕۆژێک کەمە بۆ ڕۆژی جیهانی کتێب تەنیا شتێکە و دانراوە ئەگینا هەموو ڕۆژێک ڕۆژی کتێبە لەم ڕۆژەیە چالاکیێک ئەنجام بدرێت لای خۆمان. بەڵێ خۆی ڕاستەکەی ئێمە لەم بارودۆخەی سەردەمی تەکنۆلۆژیا و سەردەمی سۆشیال میدیا تووشی جەنجێک بووین کە بریتە لە جەنجی نێوان سۆشیال میدیا و کتێب. لە من بیرمە یعنی لە کۆتای هەفتاکانەوە باش بیر ساڵانی هەشتاکان و لە بارودۆخانە بەردەوام لە ڕۆژی کتێبا کۆڕەگیرا کۆبوونەوە دەکرا کتێب چاپ دەکرا کە ئەوسا کتێب چاپکردن زۆر کەم بوو بەڵامەگەر کەسێ کتێبێکی چاپ وایە حەزێکرد هەتاک و ساڵانی نەوەدەکان و ئەوانەش کە سۆشیال میدیا بۆ شێوەیە پەری نەسەند بوو پێی خۆش بوو کتێبەکەی لە ڕۆژی کتێبا دەربچێت و لە ڕۆژی کتێبا بکەوێتە بەر دیدەی خوێنەران. بەداخەوە سۆشیال میدیا هەر لەسەر ئاسی کوردستان ئێمەنا لەسەر ئاسی کۆمەلگای کوردەواری نا لەسەر ئاسی ڕۆژهەڵات نابەڵکو لەسەر ئاستی هەموو جیهان و بەتایبەتی لە ڕۆژئاوا لە وڵاتانی پەرسەندوو کە سۆشیال میدیا پەرسەندووتر و زیاتر بەکارهێنرێت لە لای ئێمە بەداخەوە کاریگەریەکی زۆر نێگەتیفی لەسەر کتێب هەبووە. هەمومان نزانین سۆشیال میدیا جۆرێک لە ڕووکەش تا ڕادێکی ڕووکەشمان پێدا بەڵام کتێب جۆرێک لە قوڵایی جۆرێک لە ڕۆچوونی زیاترمان پێدەدا. مرۆڤیش بە سروشتی جاری وا هەیە حەزی لەوەیە کە زۆر ماندوو نەبێ ڕاستە کار دەکات دەخوێنێتەوە بەڵام جاری وا هەیە ئەوەی کە چێژێکی خوێندنەوەی سادەی پێدەدات لە خوێندنەوەی شتێکی کورتی ناو سۆشیال میدیا وای لێ دەکات لە کتێب دوور بکەوێتەوە. جا ئەمە وای کردووە بەداخەوە ئێستا بە تایبەتی پێم ناخۆشەوە بڵێم بەڵام ڕووبەرێکی فراوان لەو نەوە نوێی کە بەباشی ئەتوانن سۆشیال میدیا بەکاربێنن ڕەنگە ئەو مەیلیان بەلای کتێبەوە نەبێ. ئەمەم بۆچی هێنایەوە ئەمە وای کردووە بەڕاستیەکەی بە جۆرێک لە جۆرەکان کتێب لە ئاسی سۆشیال میدیا ئامادەبوونەکەی کەمتر بێتەوە کە ئامادەبوونەکەی کەمتر بێتەوە بەداخەوە لە ناوەندی ڕۆشنبیری و کەلتوری ئێمە و میلەتانی کەشە وهای کردووە کە بایەخدانەکە بە کتێب بە جۆرێک لە جۆرەکان ناڵم بە تەواتی کەم بێتەوە بەڵام کەم بێتەوە. بۆی ئەمە وای کردووە ئەوەی کە جەنابەت پرسیارت کرد لە جیاتیەوەی لە ڕۆژی کتێبە دەیان کۆڕ و کۆبوونەوە بجێڕێ بەرنامە و مناسبات بکرێ بۆ خوێندنەوەی کتێب بۆ نمونە لە هەندێک لە وڵاتان ئەوە دەکرێت بۆ نمونە لەم ساڵ بۆ ئەو ساڵ بەرنامەی وادانرێ بۆ نمونە پێشبڕکێکرێت لەسەر ئەوەی چەند کەس توانیوێتی لەم ساڵی کە تێپەر بووە لە ڕۆژی کتێبی پارەوە تا ڕۆژی کتێبی ئەم ساڵ زیاترین ژماری کتێب بخوێنێتەوە. چن و سەرێک توانیوێتی لە ڕۆژی کتێبی ساڵی پارەوە تاکو ئەمڕۆ بۆ نمونە باشترین کتێبی خۆی چاپکە هەموو ئەوانە پێشبڕکێی لەسرە خەڵاتی بۆ دانرا وهای لێ هاتبوو کە ئەمە بێ بە مناسبەیەک بێ بە شتێک کە بەڕاستەکەی خەڵک ڕۆژی کتێبی لەبیر نەچێتەوە و هەوڵ بدەن هەموو شتە باشەکانی خۆیان لە ڕۆژی کتێبا پێشکەش بکەن. تۆی زانی بارودۆخی سۆشیال میدیا لەلایەک ئەوەی تێکداوە لەلایەکی کەش بەڕاستیەکەی کۆمەلگاکانی ڕۆژهەڵات و کۆمەلگاکانی وەکو ئێمە خۆمان نەزانین ئێمە بەکوێ هاتوین و هەتاکو ئێستش لە چه ئاستێکداین ڕاستە بایەق بە کتێب درراوە بەڵام لە ڕاستیان نەبووین بە کۆمەلگای کتێب نەبووین بە تەواوەتی نەبووین بە کۆمەلگای خوێندنەوە هەتا ئێستاشی لەگەڵدا بێت ئێستا ئەم کۆمەلگای دروست بکرێت بەتا کۆمەلگایەکی خوێنەوار کۆمەلگای کە ئەخوێنێتەوە. بڵێ بەڕاستیەکەی ئەوە زەمینە سازی ئەوێت. تۆ ئەگەر بەراوردیەوە بکەی ئێستا
بە ساڵانی 40 و 60ەکانی کۆمەلگای کوردی لەو کاتە تەنها دەستەبژێری خوێنەوار بووە. ئێستا بارودۆخێکە ئەتوانم بڵێم لە ڕووی خوێندەواری و کۆمەلگای ئێمە زۆر چۆتە پێشەوە چونکە بە دەگمەن خەڵکەیە نەخوێنەوار بێ. ئەمەشم بۆچی هێنایە چونکە کە تۆ خوێنەواربی ئەتوانی کتێب بخوێنیتەوە. بەڵام زۆر جارە هەیە کێشەکانی ژیان و ئاڵۆزبوونی ژیان و قورسبوونی ژیان بارودۆخێک دروستەکە لە پاڵ ئەوەی سۆشیال میدیا کە خوێنەرێکی ڕووکەش دروستەکە هەموو ئەو قورسیانی ژیانیش وا دەکات کە زۆرێکی خوێنەوارەکانیش ئەوەندەی کە بەلای دەوڵەمەندکردنی بیر و بۆچوون و ئاسۆی فکری خۆیانەوە بنواتە لە بری ئەوەی ئەوەندەی بە دوای کتێبەوە بن زیاتر بە دوای پێداویستێ مادیەکانی ژیانەوەن. ئەمە شەرت نییە هەر لە کۆمەلگای کوردیاوا بێ، لە زۆربەی کۆمەلگاکانی جیهاندا وایە، بەڵام لە کۆمەلگا جێگیرەکان و کۆمەلگا خاوەن شوناسەکان و ئەو کۆمەلگایانی کە سەخامگیری بەردەوامیان هەیە و مەترسیان نییە لە ئایندەی خۆیان کە هەموو شتەکان چۆتە شێوەی دامەزراوەیی و جێگای خۆی گرتووە، بێگومان ڕوبەرێکی فراوانیش بۆ بوارە کەلتوریەکان و بوارە ڕۆشنبیریەکان کە گەوهەری هەموو ئەمانش لە کتێبا کۆوە بێتەوە دابین کراوە. لە کۆمەلگای کوردی ئێمە هەتاکو ئێستا ئەوە بەباشی جێگیر نەبوو. بۆ نمونە ئێمە نزیکەی 32-33 ساڵە فەرمانڕەوایی خۆمان دەکەین و دەسڵاتی خۆماڵی خۆمانمان هەیە. وەزارەتەکان بۆ نمونە ئەوەندەی بایەخ بە هەندێک لە وەزارەتەکان دەدەین، ئەو بایەخە بە وەزارەتی ڕۆشنبیری نادەین کە ئەو پەیوەندی بە خوێندنەوە و بە پەروەردەی فکری و ڕۆشنبیری و کەلتوری میلەتەکەی ئێمەوە هەیە. مەبەستمەوە نییە بە تەواوەتی فرامۆشکراوە، بەڵام دڵنیام ڕەنگە لە دوای وەزارەتەکانی کە حسابی بۆ بکرێ. ئەمەش ئەوە ئەگەیەنێ کە ئێمە لە کۆمەلگای وەکو ئێمە هەتاکو ئێستا بابەتی خوێندنەوە و بابەتی ڕۆشنبیری و بابەتە کەلتوری و هونەری و ئەدەبیەکان نەگەشتونەتە ئەوەی کە وەکو بابەتی پلەیەک سێریان بکەین. ڕاستیەکەی بۆ ئەوەی کە ئێمە بین بە کۆمەلگایەکی خوێنەوار ئەبێ پرۆژەمان هەبێ. پرۆژەمان ئەبێ چۆن بێ لەسەر ئاسی وەزارەتی ڕۆشنبیری ئێستا ئێمە بەداخەوە ئەوەندەی دامەزراوە کانی بڵاوکردنەوە کە لە دەرەوەی وەزارەتی ڕۆشنبیرین بایەخ بە چاپکردنی کتێب و بە بابەتە هونەری و مەبەسەر تەنها کتێب نییە، لەگەڵەوە هونەر و هەموو کایەکانی کەی ڕۆشنبیری ئەوەنەی دامەزراوەکانی دەرەوەی وەزارەتەکە بایەخ بە چاپکردنی کتێب و ئەو شتانە دەدەن. وەزارەتی ڕۆشنبیری ئەو دەسڵاتەی نییە، هەستەکەی بۆ بە دامەزراوەیەک کۆمەڵێ کارمەندی بەڕێزی لێیە کە ئیشێکی سادە دەکەن و بۆ نمونە نبینی وەزارەتی ڕۆشنبیری لە ماوەی ئەم 30 ساڵی ڕابردوودا دەیەکێکی دەستگایەکی وەکو سەردەمی خۆمانی کتێب چاپ کرد بێ، دەیەکی دەستگایەکی وەکو دەستگای موکریان یان وەکو دەستگای جەمال عیرفان یا وەکو دەستگای ئەوسای خاک کتێبی چاپ کرد بێ کە لە ڕاستیە لە ڕووی عقلی بەڕێوەبردنەوە ئەوای ئەمە هەموو کورسیەکەمان لە وەزارەتی ڕۆشنبیری کۆبکردایەتەوە بۆ چونکە ئەوە وەزارەتی هەموو میلەتەکەیە. وەزارەتی جێگرەوەیەک هەیە بۆ کتێب باز لاواکرێ بۆ ناگەر سەیری فیلمێک یا فیلمێکی دۆکۆمنتاری یا بەرنامەیەک یان سەفەر بکەی بۆ وڵاتێکی تر ئەمەش وەکو خوێندنەوەی کتێبێک وایە. ئایا ئەمە بە جێگرەوەی کتێبدا ئەوەی کتێب فێرمانەکە ئەو ڕێگانە فێرمانەکە هەموو ئەمانە تەبعاً سێری فیلمێک دەکەی لەبەر ئەوەی ئەمە هونەری بینراوە مرۆڤ زووتر ئەمە وەرەگریەوە زووتر ئەمە دەچەسبێ لە مێشکیدا. تۆ سەفەرەکەی ئەچی بۆ سین ئەچی بۆ مالیزیا ئەوەی کە ئەزمونیەکەی تو لە ژیانی زیندوی خۆتا دەبینی بەڕاستیەکەی کاریگەری گرنگی هەیە لەسرت، بەڵام هەموو ئەمانە هیچی نابێ بە جێگرەوەی کتێب بۆ ئەوەی کە لە کتێب هاتۆ بۆ نمونە ڕۆمانێکی خوێنی تۆ باباسی کتێبێکی فکری نەکەین، ڕۆمانێکی خوێندۆ خەیاڵێکی فراوان پاڵەوانێک هەموو ڕووداوەکان جاری وایە ئەمە دەوری زۆر کاریگەر ئەبینێت لەوەی کە تۆ زیاتر و بەهێمنتر لەگەڵ ئەم ڕووداوانە و لەگەڵ ئەم خەیاڵە دەژیت وای لێدێ خەیاڵت فراوان بێ ئاسۆت زیاتر بکرێتەوە، زیاتر کاریگەری ئەزمموی پاڵەوانەکان و کەسێتەکانی ناو ئەم ڕۆمانە لە خەیاڵی تۆدا دەمێننەوە و ڕەنگە بەبێ ئەوەی بەخۆت بزانی لە نستی تۆدا جێگیر دەبێت و کاریگەری لەسەر هەڵس و کەوت و ڕەفتار و ژیانی ڕۆژانەشت دەبێت. ئەمە بێزگەلەوەی کە تۆ بۆ ئەوەی کە لە کتێبێکی فکری لە کتێبێکی لێکۆڵینەوە لە کتێبێکی زانستی سیاسی لە کتێبێکی کۆمەڵناسی ئەی خوێنیتەوە ئەو زانیاریانەی کە وەری دەگریت کە بە شێوەیەکی ڕەنگە بەرنامە ڕێژکراوتر لەوێ داڕێژرابێت زۆر لەوە گەورەتر و کاریگەرترە کە لە فیلمێک دەبینین یا لە سەفەرێک دەبینین یا لە شانۆگەریەک دەبینین. هەموو ئەمانە پێکەوە بە فیلم بە سەفەرکردن بە شانۆگەری بە گۆرانی بە مۆسیقا بە هەموو وارەکانی کەی کەلتوری هەمویان کاریگەریان هەیە و هەمویان تەواوکەری ئەو ڕوبەرن
کە کتێب پێمان دەبەخشێ بەڵام ڕاستیەکەی کتێب لە چەقدایە و خوێندنەوە لە چەقدایە و ئەم سەرەکیە و هەموو ئەوانی کە بە تەنیشتی ئەمەوەن ئەتوانم نمونەیەکی سادە بۆ بێنمەوە بۆ نمونە هونەرمەندێکی گەورە کاری مۆسیقاکات سەرباری ئەوەی نۆتەوە هەموو هونەری مۆسیقا و هەموو ئەوانش دیسان لە کتێبەوە فێرە بێ هەندێکی بە عەمەلی فێرە بێ هەندێکی بەکردەی فێرە بێ ئەگەر بۆ نمونە ئێستا ئێمە زۆرێک لە مۆسیقارە بەڕێزەکانی کوردمان هەیە کە لە ڕووی کەمان لێدەن هەموو ئامێرەکان لێدەن هەمویان باشترین ژەنیارن بەڵام ئەگەر لە ڕووی تیۆریەوە کە تیۆریەکە لە کتێبەوە دەستی دەکەوێت خۆی ئامادە نەکات لە ئاستێکی سنووردار ئامێنێتەوە ئەکتەرێک کە ئەتوانێت لەسەر شانۆ جوانترین ڕۆڵ ببینێ بەڵام ئەگەر بە بنەما زانستیەکانی تیۆری شانۆ و شێوازی نواندن و شێوازی دەرهێنان و هەموو ئەوانی کە پێویستە تەنانەت لەگەڵ شێوازی دەنگ بەرزکردنەوە و ئیقاعی دەنگەکەی و هەموو ئەوانە لە ڕووی تیۆریەوە فێر نەبێت و خۆی ئامادە نەکات پێڵێن کەسێکی هاویە یعنی هەر ئێشتاکە وەکو خۆشەویستی ئەم کارەوایە ناتوانانی بڵێ کەسێکەکە لە ناو چەقیشەکایە کەواتە هەموو پیادەکردنەکان دیسان لە ڕێگەی کتێبەوە ئێمە دەستمان دەکەوێت تەنانەت ئەگەر بچین بۆ بواری زانست لەوانەیە کەسێک لە بواری میکانیکا بتوانێت لە ناو وەرشەیەک لە ناو تاقیگەیەک باشترین ئامێر ئامادە بکە باشترین تاقیکردنەوە بکە بەڵام ئەبێ هەموو بنەما تیۆریەکانی لەکوێ وەرگێرە لە کتێبەوە لەبەرەوە کاتێک کە باسی کتێبەکەین ئێمە تەنها بەسمان کتێبی ئەدەبی یان کتێبی فکری نییە زانست دەگرێتەوە هونەر دەگرێتەوە کۆمەڵاسی دەگرێتەوە سیاسەت دەگرێتەوە تەنانەت ئەو سیاسیانی لەوانەیە پیاوێکی لە بواری حیزبایەتی و کاری سەرکردایەتی کردنە نمونەیەکی زۆر باڵاو لێ هاتوو بێ بەڵام لەبەر ئەوەی لە ڕووی تیۆری سیاسیەوە خۆی ئامادە نەکردووە ئەبینی جاری وا هەیە ناتوانێت لە گفتوگۆیەکە لەگەڵ بەرامبەرەکانیە لەگەڵ بۆ نمونە لە واقعی کوردەواری خۆمانە بەیان کەسمان هەبووە پێشمەرگەی یەکی پاڵەوان ئاسا بەڵام لەبەرەوە لە ڕووی تیۆریەوە ئامادە نەبووە و ئاهلی خوێندنەوە نەبووە دوور بووە لە کتێب و لە خۆ ئامادەکردن ئەبینی بۆ سەرباری ئەم ئازایەتی بەڵام ناتوانێت سادەترین گفتوگۆ بۆ نمونە لەگەڵ بەرامبەرەکان بکە لەبەر ئەوە کتێب بەڕاستیەکەی ئەو پایەیە ئەو بنەمایەیە مرۆڤ لە هەر پێگەیەکا بێت لە هەر ئاستێکا بێ بۆ ئەوەی کە ببێ بە مرۆڤێکی تەواو کە بتوانێت لە هەموو ڕوویەکەوە کار بکات خوێندنەوە بنەمایەکە بۆ ئەوە خوێندنەوە بە مانای فراوانبوونی ئاسۆ بە مانای ئەوە فێربوونی هونەری گفتوگۆکردن بە مانای فێربوونی دیبلۆماسیەت بە مانای تێگەیشتن لە جیهان بە مانای تێگەیشتن لە دەوروبەر مانای خۆناسین ئەگەر کتێب نەبێت ڕەنگە ئێمە لە ئاستێکی سادەی ئەمانەدا بمێنینەوە بۆیە من پێم وایە دیسانجاری کە گەڕێمە بۆ ئەوە کتێب و خوێندنەوە بنەمان بۆ ئەوەی کە کەسێتێکی خاوەن کەسێتی ڕاوەستاو لەسەر پێی خۆی دروست ببێ کەسێتێک کە نە بە ئاسانی بتوانرێ بڕوخێنرێت نە بە ئاسانی بتوانرێت بچەمێنرێتەوە نە بە ئاسانی بتوانرێت وهای لێ بکرێ بکەوێتە هەڵەوە نە بە ئاسانی بتوانێت لە ڕێگای ڕاستلا بدات جەما مۆستەعاتە ئێستا ئێمە کتێبی دەنگیشمان هەیە وەکو خۆت بەڕێزت لا دوای کتێبی دەنگی چۆن هاوکار بۆ خوێندنەوە ئایا هەر بەڕێزت خۆت حەز ئەەکەی کتێبێکت هەبێ بە دەنگی بڵاو بکرێتەوە خوێنەر گوێی لە با بڵێن ئەم کتێوبێ بەڵام بە شێوەی دەنگیەکە کتێبی دەنجی خۆی لە یەکەم جارە کە دروست بۆ بەڕاستیەکەی لە تۆزانی تەکنۆلۆژیا کاری زۆر باشوانەی کردووە زیاتر بۆ ئەوانە هاتۆتەکایەوە کە نابینان یەکەمین جار بە ئامانجی ئەوەی کە نابیناکانیش بتوانن بەشداری بکەن لە خوێندنەوەدا نابینەیەک ناتوانانی بخوێنێتەوە بەڵام بۆ نمونە کتێبێکی بۆ تۆمار کراوە و ئەو گوێی لێگرێ و ئەتوانێت بە جوانی لە کتێبەکە تێبگا ئەمەش سوودی خۆی هەیە بێسوود نییە چێژی تایبەتی خۆی هەیە بەڵام دیسانەوە ئەمەش نابێ بە جێگرەوەی ئەو خوێندنەوەی کە خۆت لاپەڕەکان هەڵەدەیتەوە و کتێبە خوێندووە نەکەرەوە بۆ نمونە هەمومان تاقیکردنەوەی ئەومان کردووە کتێبێک داونلۆد دەکەین لەسەر شاشەی کۆمپیوتەرەکەمان ئەمەوێ بیخوێنینەوە ئەم کتێبە خوێندنەوە بەڵام هەستەکەین ئەو چێژەی کە لە کتێبێک کە لاپەڕەکان هەڵەدەیتەوە و وەکو هاوڕێتی لێ هاتووەی خوێنیتەوە هەستەکەی ئەوەی کە لەسەر شاشەی کۆمپیوتەرەکەی خوێنیتەوە ڕاستە زانیاریەکان پێدا بەڵام ئەو چێژەی خوێندنەوەی کتێبی نییە ئەمە قسەی منیش نییە بەشێکی زۆر لەسەر ئاستی جیهان تەنانەت لە جیهانی ڕۆژئاوا لە جیهانی تەکنۆلۆژیای پەرەسەند و
نووسەرە دیارەکان و خوێنەرە زۆر جدیەکان پیان وایە خوێندنەوەی کتێب خوێندنەوەی لاپەڕە چێژێکی تایبەتی هەیە کە پێوترێت چێژی خوێندنەوە بینینێکی تایبەتی هەیە کە پێوترێت بینینی وشەکان لەسەر لاپەڕە زۆر دەوڵەمەندتر و گەورەتر و بەهێزترە لەو چێژەی کە ئێمە لە کتێبێکی تۆمارکراوی گوێی لێگرین یان لەسەر شاشەی کۆمپیوتەرەکەمانی خوێنینەوە بەڵام لە ڕووی کاریگەریەوە ناتوانین ئەوەش فەرامۆش بکەین بۆ نمونە تۆ لە کاتی کارەکەت مرۆڤ توانایەکی نائاسایی هەیە ئەتوانی کارەکەیت هەندێک کار لەگەڵ ئەوەشا مۆبایلەکەت کردوێتەوە و کتێبێک بخوێنەوە تۆمار کراوە لە پاڵ ئەوەش گوێگری بێگومان ئەمەش کاتت بۆ جێڕێتەوە لەبەرەوە ئەمەش سوودێکی گەورەیە بۆ ئەم جیهانە سەرقاڵی ئێمە لە ناو ئۆتۆمبیلی ئەڕۆی لێرەوە سەفەرەکەی بۆ هەولێر لە جیاتی ئەوەی مەسەلەن گوێ لە شتێکی کە بگری کتێبێک تۆمار کراوە لەسەر سیدیەکە بۆ نمونە لێرەوە تاکو هەولێر گوێ لە کتێبەکە گری کە نزیکەی 2 ساعت و نیوە لەوانەیە 100 لاپەڕی کتێبەکەت بۆ خوێنێتەوە بێگومان ئەمەش کاتمان بۆ جێرێتەوە هەم سوودێکی گەورەشی هەیە لە ڕووی ئابووری کاتەوە باشە مامۆستا لە هەندێک لە وڵاتانی کە ئەمڕۆ باسمان لەوە کرد کە کۆڕ و سیمینار ئەکرێت سەبارەت بەم ڕۆژە با ڕۆژی جیهانی کتێبەوە لای خۆمان بەڕێزت باس لەوە کرد کە بەرەو کاڵبوونەوە ئەڕوان و لەو وڵاتانە ئەمڕۆ لە قوتابخانەکانیشا گرنگی تایبەتی پێدرێت بۆی کە کتێب ئەدرێ بە خوێندکارەکان بە دیاری و لەگەڵ ئەوەیە ئەگەر هەر نەبێت چیرۆکێک بە خوێندکارەکانە خوێنرێتەوە یان باسی ئەم ڕۆژەیان بۆ کرێت ئەم ڕۆژە بۆ دیاریکراوە بۆ لە هەموو ڕۆژەکانی ساڵە 23 نیسان دیاریکراوە بە ڕۆژی جیهانی کتێب پێ دوایە لە قوتابخانەکانی ئێمەیە لە تەنها قوتابخانێکیشا باسی ئەم ڕۆژە بڵێ خۆی کەوتۆتە بەداخەوە ئێمە بن پێشتر باسی وەزارەتی ڕۆشنبیریم کرد کە ئەو وەزارەتە با بڵێن پەیوەندیدارەکەیە وەزارەتی پەروەردەش بەڕاستی هەمومانی زانین کۆمەلگایەکی خوێنەوار لە پەروەردەیەکی باشەوە دروستە بێ هەمومان کە من مامۆستام تایەسە نزیکەی 36 ساڵە و هەموو کەسێک کە تۆی بینی لەمە زۆربەی خەڵک لە قوتابخانەوە هاتوین هەموو ئەوەمان بیرە ئایا ئێمە لە قوتابخانە کە چون قوتابخانە هەر ئەرکەکە ئەوە بووە کە فێر بکرێن ببین بە خوێنەوار و قۆناغەکان تەواو بکەن یان ببین بە خوێنەواریش ئەوە کەوتوتە سەر سیستەمەکە بەداخەوە سیستەمی پەروەردەوەکو سیستەمێک کۆی سیستەمەکەت پێڵم سیستەمێکە تەنها بۆ ئەوەی خەڵک بێ بە خوێنەوار و بڕوانامەیە گوەرگرێ و کاری پێ دەستکەوێ بەڕاستیکەی لایەنە پەروەردەیەکەشی ئەو لایەکەیە بەڵام سیستەمی پەروەردەی ئێمە سیستەمێک نەبووە بتوانێ هەتاکو ئێستاش منداڵ هەر لە منداڵیەوە کە چێتە باخچەی ساوایە مناڵان و لە دوای ئەوە دێتە قوتابخانەکان و قۆناغ بە قۆناغڕەوە تا زانکۆکانیش سیستەمێک نەبووە کە نەوەیەکی خوێنەر پەیدا بکات نەوەیەکی خوێنەر پەروەردە بکات کەوتۆتە سەر ئەوەی کە مامۆستا وەکو تاکە کەس من نمونەی سادەی خۆمت بۆیەنمەوە من لە نیوەی دووەمی ساڵانی هەفتاکان چوومەتە قۆناغی ناوەندی لەبەرەوەی مامۆسەکانی ئەوسا بۆ نمونە لە سلێمانی بوو من لە ئامادەیەک بووم ناوی ئامادەی ئەزمر بوو ئەوسا هەمووی لە سلێمانی 34 ئامادەی هەبوو ئەو ساشەوەی ئەبوو بە مامۆستا بەشی هەرە زۆری خوێندەوار بوون دۆسی کتێب بوون من ێستاش بیرمە لەو مامۆستا دیارانی کە هەمان بوو دووسەیەک لە نووسەرە دیارەکانی کوردیان تیابوو هەر لە پۆلی دووسێی ناوەندیەوە هانی ئەمەیانەدا کتێب بخوێنینەوە هانی ئەمەیانەدا کە کتێب چەند گرنگە اینجا ئەوە هیچ سیستەمی پەروەردەکە نەبوو ئەوە ئەرک و تێڕوانینی تاکە کەسی ئەو تاکە مامۆستایانە بوو کە دەوری گرنجان هەبوو بەس بەداخەوە من بۆ ئەم سەردەمی ئێستا کە من ئێستا خۆم هەم مامۆستا بووم لە ناو قوتابخانەکان و خوێندنگاکانی سلێمانی لە ئەو شوێنانی کە مەسەڵ لە خوێندنگا بووم هەفتا مامۆستای لێ بۆ ڕەنگە لەو هەفتا مامۆستایە هەر 4-5 بایەخیان بە کتێب داوە ئەوانی کە هەر ئەوەیە کە پسپۆڕێکی تەواو کردووە بۆ بە مامۆستا و بەداخەوە من مامۆستایەکی لە یەکێک لە ئامادەیەکان مامۆستا بووم 3-4 مامۆستای لێ بوو کە ئەهلی کتێب و ئەوانە بوون هەموو جاری پێمەوتن ئەوە لە ماوەیەک دوایی ڕاپەڕین کە ڕۆژنامەی کوردستانی نوێ دەرەچوو ئیتیحاد دەرەچوو لەو لا خەبات و ئەوانە دەرەچوو ئەم ئەزانی مامۆستاکانی ئەو سای ئێمە ئەیانزانی ڕۆژنامەکە هەموو ڕۆژنامانی نەک بە کوردی بە عەرەبیش دەرێکێسە بەشێک لە مامۆسایانی ئێمە بە تەواوەتی نازانن کوردستانی نوێ کێ دەرێکات و خەبات کێ دەرێکا مەبەستم چییە خوا نەخواسە ئەمە ڕەخنەگرتنی ئەوە نییە وەکو تاکە کەس بەڵام سیستەمی پەروەردەی ئێمە توانیوێتی چۆن زۆربەی دامەزراوەکانی کەمان کارمەند بەرهەمەهێنن ئەمیش توانیوێتی خەڵکی خاوەن بڕوانامە بەرهەم بهێنێ نەک
خەڵکی ڕۆشنبیر بۆ مانایی کە ڕۆشنبیر خوێنەری کتێبە نەیتوانیوە بەگشتی خوێنەری مامناوەندیش بەداخەوە نەیتوانێت خوێنەری مامناوەندیش ئەوە بکە یعنی من بەداخەوە من ئەوەت پێڵە من چوم بۆ هەموو دۆست و برادەرمان هەیە دۆست و برادرم هەیە بۆ بە پرۆفیسۆر لە زانکۆ کەچی بۆ ماڵەکەی کتێبخانەیەکی نییە سی کتێبی تیابێ ئەخر بەڕاستی ئەوە غەریبە بەڵام ئەگەر سەری ڕابردووکە ئەگەر لە ڕابردووە ئێستا بچی بۆ کتێبخانەی ئەوقاف هەموو مامۆستا ئاینە دیارەکانی ئەو سای سلێمانی لە دروستبوونی سلێمانیەوە هەموو کتێبخانیان هەموو بەشی زۆری کتێبەکانیان ئێستا لە کتێبخانەی ئەوقاف دوای وفاتکردنیان ماڵەکانی هەروە بۆ ماڵی کۆن جوانترین شوێنی میوانەکەی کتێبخانەیە من نمونەیەکی کەم بۆتەوە نەماوە نمونەیەکی کە بۆ جەناب تەهێنمەوە لە کۆتایی هەفتاکان کۆمەڵی کتێب دەرچوو ئەو ساکە وەرجێڕانیش نەبوو بۆ نمونە گێلە پیاوی کە ڕۆمانێکی ئەوەی عەزیز نەسینە دەرچووە دایکی مەکسیم گۆرجی دەرچووە ئەو دوو کتێبە لە کۆتایی هەفتاکان لە سلێمانی کتێبخانی گەلاوێژ هەبوو یادی بەخێر کاک ڕەوف معروف ئەو ساخاوەنی کتێب خانەکە بوو خەڵک کە کتێبەکە باسی ئەوە هات کە دەربچێت لە 2 مانگ پێش ئەوەوە ئەبایە وەصلت ببڕایە وەصل ببڕای بۆی کتێبەکەت بەربکەوێ ینی من ئێستش بیرمە کە دایک دەرچوو نرخەکەی دینارێک بۆ ئەو کاتە دینارێک گرنگ بوو تۆ کە قوتابی ئەوە دنیا بۆ قوتابی مامۆستا ڕەوف معروف کردبووی بە 750 بۆ ئەوەی بیکرد یعنی 3/4 پارەکەی لێ سندی ئەویش بە بەش باشە یعنی کتێبەکان وەصلی بۆ بڕا دیوانی گۆران لە ساڵی 80 چاپ بووە 2000 و ئەوەندە کۆپی لێ دەرچۆ دیوانی گۆران ئەوەی کە کاکە هەمەی مەلاکەریم ساقی کردوەوە چاپی کردووە تەسەوری ئەوە بکە لەو ڕۆژەی کە بڕیار درراوە بچێ بۆ چاپکردن لە کتێبخانی کاک ڕەوف معروف و کتێبخانی سلێمانی کاک عومەر ئەوان وەصلیانە بڕی بۆی خەڵک بەری بکەوێ ئەوەی وەصلی نەبوو دوایی بەری نەکەوت یعنی کەواتە ئەوسا دۆستی کتێب زۆر بوو 2000 کتێبی لە ساڵی 80 بەراورد بکە دانیشتوانی سلێمانی ئەتوانم بڵێم ڕەنگە 1/5 ئێستش نەبوو بێت 200,000 کەسی ئەگەرتیا بوو بێ باشە ئەو هەموو کتێبە بە وەصلیش بەرناکەوە بەڵام ئێستا باشترین کتێب 1000 دانی لێ چاپ ببێ ئەبینی بەشی زۆری لە کتێبخانەکە ماوەتەوە و نافرۆشێ بەداخەوە ئەمە ئەوە گەێنێکە ئێمە پاشە کشەمان هەیە لە خوێندنەوە پاشە کشەمان هەیە لەوەی کە چەنێ بایەخ بە کتێبە دەینۆکو پێشتر وتم بەشێکی ڕەنگە سۆشیال میدیا بێ بەڵام بەشێکی کەشی ئەوەیە بەڕاستیەکەی ئێمە سەرباری خوێنەوار بوونمان بەڵام نەبووین بەنەوەیەکی خوێنەواری بۆمانەی کەنەوەی خوێندنەوە بین اینجا ئەمەش بەڕاستی ئەمە کێشەیە ئەبێ ئەمە بیری لێ بکرێتەوە ئەوانەی کە ئەگەر لە ئەوروپا بۆ نمونە لە وڵاتانی پێشکەوتو جۆری کتێب هەیە بۆ نمونە خەڵک مەسەلەن ڕۆمان هەیە لە ناو میترۆی خوێنێتەوە ڕۆمان هەیە لە ناو شەمەنەفەری خوێنێتەوە ڕۆمانەکە ڕەنگە بە $2 $3 لە کوێشتەواوی کرجێ هێڵێ یەکێکی کە هەڵێگرێت و ئەیبات ئێمە ئەو کەلتورەش لە لای ئێمە دروست نەبووە من ئێستا هەندێک جار دڵخۆشم بۆ نمونە لە هەندێ لە دەستگاکان بۆ نمونە لە دەستگای وابزانم کەریمی عەلەکە و لە هەندێک شوێن ئەوە هەیە هەندێک جار ئەوەکەن پێش بڕکێکەکەن بۆ کتێبکردنەوە زۆرم پێخۆشەیان بۆ نمونە هەرجاری کەسێک بانکێش دەکەن بۆ ئەوەی باسی یەکێک لەو کتێبانەیان بۆ بکاکە خوێندوێتەوە خۆی لەم ڕێگەشەوە بەڵای ئەگەر ئەمە برەوی پێ بدرێ ئەمەش بەڕاستی ئەبێ بە ڕێگایەک بۆچی بۆ دۆستی کتێب من نمونەیەکی کە بۆ جەنابتان هێنمەوە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان لە سەرەتای دروست بوون یا بەڕاستیەکەی یەک شتی زۆر جوانێکە بەرنمەیەکی هەبوو هەفتانە بەرنمەی خوێندنەوەی کتێب ڕەنگە 6 جار منیان بانگێش کردوێ بۆ ئەو بەرنمەیە هەر جارەی کتێبێکیان دیاریە کرد ئەیاندا بە نووسەرێک ئەم کتێبە بە وردی بخوێنەوە و جەنابەت کە پێشکەشکەری بەرنمەکەن مەسەلەن پرسیارتان کرد لەسەر کتێبەکە ئەوەی کە گوێگرت شتێک لە کرۆکی کتێبەکە لە ناوڕۆکی کتێبەکە تێگەشت و ئەمە ئەبوو بە هاندەر بۆ ئەوەی زۆرێک لە خوێنەرانیش بە دوای ئەم کتێبا بگەڕێن من پێشنیارەکەم هەقا کورسادیا شوێنەکانی کەمان بە تایبەتی کە بەرنامەی کەلتوری باشیان هەیە پێشنیاریەوەکەم کە ئەو بەرنمەیە بجێرنەوە بەلای کەمەوە هەفتەی مەسەلەن بەرنمەیەکە بێت لەسەر خوێندنەوەی کتێب هەرجارێ مەسەلەن ڕۆژانە هەفتانە کتێب دەرەچێ لێرە فلان کەس ڕاستپێری لە 2 هەفتان کتێبە بخوێنێتەوە بێ قسەت بۆ بکە ئەوی کە ڕاستپێری ئەما بێ بە هاندەر بەڵام پرۆسە گشتێکە بەداخەوە پاشەکشەیەکەیە لە خوێندنەوەداوە ئەوەی جەنابەت باسیەوەت کرد لە قوتابخانەکانی ئێمە ڕەنگە تاکو تەرام مامۆستای خوێندەوار ئەوانی کە خۆیان دۆستی کتێبن ڕەنگە ئەوە بایەخێک بدەن بەڵام ئەوانی کە نا من نمونەیەکی سادە جێڕمەوە
لە یەکی سەرەتاییەوە ڕەنگە ئەو فریای ئەو پرۆگرامی خوێندن نەکەوتون ئەو سای ئەمە دارا دووداریدی ئەومانە خوێن ئێمە مامۆسایەکمان هەبوو یادی بەخێر هەم هونەرمەند بوو مامۆستا دڵشادی صاحب قەران هەموو بابەتێک کە ئەچووینە سەری بۆ نمونە ئەچووینە سەر بابەتی سێو یەک چیرۆکی پێشەوەی ئەوە دەدەقە یەکەم چیرۆکێکی لەسەر سێو بۆ گەڕاینەوە سێری ئەمە بکە ئەچووینە سەر هەر بابەتێک ئەو چیرۆکی گێڕاوە دوای کە من پاشەوەی کە هاتمە قۆناغی ئامادەیەوانە و بووم بە دۆستی کتێب و خەریکی خوێندەوانە بووم بۆم دەرکەوت ئەم مامۆستا بەڕێزە هەموو ئەمانەی لەم کتێبانە خوێندوێتەوە چەند مامۆسای وا گرنگە واتوانم ئەوە بڵێم ڕەنگە یەکێک لەو هۆکارانەی کە وای کردووە بەشێک لە من و ئەو برادرانەمان کە بین بە دۆستی کتێب و ببوونێ ئەو مامۆسا و چەند مامۆسایەکی بەڕێزیکەوە شوێنی خوێندنەوە و کتێب بکەوین کاتە لە پاڵ ئەوەی کە مامۆستاکان ئەرکی گەیاندنی زانستیان هەیە بە خوێندکارەکان ئەبێ گرنگی بەوەش بن کە ئاشنای دنیای کتێبیانکەن بە دڵنیایی بۆچی چونکە ئەمە بەشێکە ئێمە چیمانێ پەروەردە و خوێندن پەروەردە پێشەوە کەوتووە بەڵام ئەمەی کە جەناب بدوتت بزەبت ئەوە بریتە لە پەروەردەی مێشک پەروەردەی فکری پەروەردەی کەلتوری پەروەردەی ڕۆشنبیری کە ئەوە ئەرکێکی گرنگە نەکرد لەسەر ئاسی تاکە کەسی مامۆستا ئەبێ ئەوە لە دامەزراوەی پەروەردە و لە پرۆسەی پەروەردە بێ بە خاڵێکی بنەڕەتی و لە پاڵ فێرکردنی خوێندنە فێرکردنی خوێندنەوەش بێ بە بەرنامە و بچێتە چوارچێوەی سیستەمی پەروەردەوە زۆر زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوە هیوادارم سەرکەوتوو بن و هەر بژین دەست بە چاوە خۆت، سپاس بۆ.